24 کاتژمێری ڕابردوو یەکێتی قورسترین ساتەکانی خۆی بەڕێکرد. شەو ڕۆژێک کە ئەندام و کادر و هەوادارانی یەکێتی خەو لە چاویان تۆرا بوو نەیان دەزانی دۆخەکە بەچی دەگات. بەرپرسانی باڵای ئەو حزبە ئارامیان لێبڕابوو خەمیان بوو کار لە کار بترازێت. بە درێژایی مێژووی یەکێتی هەوراز و نشێ و ناکۆکی بوونی هەبووە، بەڵام هیچ کامیان هێندەی ئەمەیان ترسی لە دڵی خودی حزبەکە و هەوادار و لایەنگرانیدا دروست نەکرد. چی ڕوویدا؟ دوای ئەوەی لە ساڵانی ڕابردوودا و بەهۆی چەند گۆڕانکاریەکی ناوخۆی یەکێتیەوە دەستگای زانیاری کە باڤڵ تاڵەبانی سەرپەرشتی دەکرد و وەک کەسی یەکەم و بڕیاردەری دەستگاکە کاری دەکرد کەوتە ژێر هەژمونی کەسانێکی ترەوە و لە 2 ساڵی ڕابردووشدا هاوشێوەی دژە تیرۆری حزبەکە فەرماندەکانی نزیک لە لاهور شێخ جەنگی بوونە کەسی بڕیاردەر و بەرپرسی یەکەمی دەستگاکە. ئیدی باڤڵ تاڵەبانی بەردەوام چاوی لەسەر ئەوە بوو لە هەر کاتێکدا بێت ئەو دەستگایە بخاتەوە ژێر دەسەڵاتی خۆی و کەسانی نزیک لە خۆی. دوای کۆنگرەی چوارەمی حزبەکە و لەو کاتەوەی کە لاهور شێخ جەنگی و باڤڵ تاڵەبانی بوونەتە هاوسەرۆکی حزبەکە، هەردوو دەستگاکە بە شێوەی وەکالەت بەڕێوە دەچن و هەردوو کەسی سەرپەرشتیاری دەستگاکە کەسانی نزیک لە لاهور شێخ جەنگی هاوسەرۆک بەڕێوەی دەبن. لە ماوەی ڕابردوودا و لە ڕێگەی قوبات تاڵەبانیەوە باڤڵ تاڵەبانی داوای کردووە لە سەرۆکایەتی هەرێم کە مەرسومی سەرۆکایەتی بۆ هەردوو دەستگاکە دەربکات، بەو پێی کە بەرپرسانی ئەو دەستگایانە بە شێوەی وەکالەت کارەکانیان دەکەن بکرێن بە دوو کەسی تر و بە فەرمی دەست بەکار بن و مەرسومیان بۆ دەربچێت. هەرواش بوو قوبات تاڵەبانی توانی ناوی دوو کەسی نوێ لە زەرفێکی داخراودا و بە مەرسومێکی سەرۆکایەتی هەرێمەوە بخاتە گیرفانی تاڵەبانی برایەوە و ئەویش ڕاستە و خۆ داوای لە هەردوو بەرپرسی پێشووی دەستگاکان کردووە کە دەور و تەسلیم لەگەڵ ئەم دوو کەسەدا بکەن. بەپێی زانیاریەکانی شارپرێس پێش ئەوەی ئەم دوو ناوە بدرێنە سەرۆکایەتی هەرێم چەند جارێک گفتوگۆ لە نێوان هەردوو ئاراستەکەدا کراوە کە بە جۆرێک ڕێککەوتن بکرێت، کوروتەنی نەشیش بسووتێت و نەکەباب، بەڵام ئاراستەی لاهور شێخ جەنگی بە هیچ جۆرێک ڕازی نەبوون بە گۆڕینی ئەو دوو بەرپرسا بە هیچ کەسێکی تر، بۆیە ناچار باڤڵ تاڵەبانی ئەو ڕێگەی گرتوۆتە بەر کە وەک کودەتا بەسەر ئامۆزاکەیدا لێک درایەوە. لە پاش نیوەڕۆی ڕۆژی پێنجشەممە 8 تەمموز کاتێک بەرپرسانی هەردوو دەستگا بە نەخێر وەڵامی باڤڵ تاڵەبانی دەدەنەوە لە بەرامبەر چۆڵکردنی شوێنەکانیان، باڤڵ تاڵەبانی فەرمانی دەستگیرکردن بۆ محەممەد تەحسین بەرپرسی دەستگای زانیاری و ڕەنجە شێخ عەلی ڕاوێژکاری دەستگای دژە تیرۆر دەردەکات و دەست بەجێ دەهێنرێنە دەپاشان و لای باڤڵ تاڵەبانی دەست بەسەر دەبن. بۆ ئەم کارەش هێزی تایبەتی باڤڵ تاڵەبانی و هێزی کۆماندۆی شێخ جەعفەر شێخ مستەفا ڕۆڵیان دەبێت. ئەمە دەبێتە هۆی دروستبوونی گرژێکی زۆر و سەرجەم هێزەکانی یەکێتی دەکەونە حاڵەتی ئامادەباشیەوە، بەشێکیان وەک بەشداری گرژەکان و بەشێکیشان لە هەوڵی کۆنتڕۆڵکردنی دۆخەکە بۆ ڕێگری لە پێکدادان. دوای بڵاوبوونەوەی هەواڵی هەموو ئەو گرژیانە ڕاستە و خۆ بەرپرسانی باڵای ئەو حەزبە لە سەرۆکی کۆمار و ئەندامانی مەکتەبی سیاسی و بەشێک لە سەرکردایەتی و ئەنجومەنی باڵا گەیشتنە لای هەردوو هاوسەرۆکان و هەوڵی تەواویان خستە گەڕ بۆ هێوەرکردنەوەی دۆخەکە و ڕێگەگرتن لە پێکدادان. ئەوە بوو هەوڵەکان سەری گرت و لە ئاکامدا نیوەڕی ڕۆژی هەینی هەردوو بەرپرسە ئەمنیەکە ئازاد کران و باز لەوەش دەکرێت گۆڕانکاریەکان ڕاگیرابن تا هەردوو لا بە چاودێری بەرپرسانی باڵای حەزب دەگەنە ڕێککەوتنێکی گونجاو. درەنگانی شەوی پێنجشەممە لەسەر هەینی بڵاو کرایەوە کە یەکێتی ڕاگەیاندراوێکی لەسەر دۆخەکە هەبێت، بەڵام هیچ بڵاو نەکرایەوە. جارێکی تر لە بەرەبەیانی ڕۆژی هەینیدا هەمان دەنگۆ بڵاو کرایەوە و بڕیار بوو کۆبنەوەیکی بە پەلەی ئەنجومەنی سەرکردایەتی ساز بکرێت، بەڵام بەپێی زانیاریەکانی شارپرێس لە ترسی ئەوەی بەریەککەوتن ڕووبدات کۆبوونەوەکەش دواخراوە و تا ئامادەکردنی ئەم راپۆرتەش هیچ قسەیەکی فەرمی لە یەکێتیەوە لەسەر گرژیەکانی 24 کاتژمێری ڕابردوو نەکراوە. ئێستا کادران و لایەنگرانی یەکێتی ترسیان لەوە هەیە ئەم ناکۆکی و بەریەککەوتنە شۆڕ بێتەوە بۆ مەڵبەند و کۆمیتە و ئۆرگانەکان و لەوێوە دابەشبوون ڕووبدات بەسەر دوو بەرەدا وەک ئەوەی کە باز دەکرێت. هەوادارانی یەکێتی و کادر و لایەنگرانی وێڕای ترس و دڵەڕاوکێ لە دۆخی حزبەکەیان ئاماژە بەوە دەکەن یەکێتی لەوە گەورەترە کێشە و گرفتێکی دروستکراوی لەو شێوەیە بیلەرزێنێت و پایەکانی یەکێتی هێندە تۆکمان کە بەو ڕەشەبایانە نالەرزن. لە بەرامبەردا بەشێک لە چاودێران ئەم قۆناغا بە قۆناغێکی نوێی ململانەیە دەزانن لە ناو حزبەکە و پێیان وایە ئیدی یەکێتی چووەتە قۆناغێکی نوێی مەترسیدارەوە و ئەمڕۆیان سبەی دەبێت باجی ئەو ناکۆکێ بدات.